هێژای ئەحمەد سەید یعقوب چاڵکمان و ڕۆژنامەوان دەیکەرم کە ئەستودیە گەلێک بخێر هاتی هێژای ئەحمەد ما بەحسێ دەرکەتنا یەکەم ڕۆژنامەیەک تو گەلێک ji min درێژتری ئەز نەیەمە نێزیک ئەمە بەحسێ یەکەم ڕۆژنامەیە تورکمانی کرد لە عێراقی دەرکەتی و حتا نوکەژی لە هەرێما کوردستانی هەلبەت خەباتێن هەوا بەردەوام دەست پێکێ هوش گەلدن بزانم نێرینە هەوە چییە بە تایبەتی لەسەر ئەڤروکیاک و 113 ساڵ دەرباز دەبن لەسەر دەرکەتنا یەکەم ڕۆژنامەیە تورکمانی لە عێراق. سپاس بۆ بەرنامەکە سپاس بۆەوەی کە داوەتان کردم حەز دەکەم وەکو ڕۆژنامەوان چی تورکمانی کە ڕۆژی تورکمانیە پیرۆزبایی بە تورکمانی لە ڕۆژنامە نووسە تورکمانەکان بکات بجون توشمان basın cünü olduğu için tüm Türkmen medyacılara ve Irak'ta bulunan tüm Türkmen medyacıların Türkmen basın cününe tebrik ederim. Benizbet ev roji rojnamegeri Türkmani ama bahs eğer bahsi rojname Türkmani bikeyin peşi havadis rojname dike hebu mesela bu numune زورا ل 1869 بتركي وبعربي بلاو دكراو بلام او تايبد بو بدوله عثماني لبرهندك او بروجنامه تركماني حساب ناكري بلام حوادث ل 1911 تنها تايبد بو بتركمان وبتركماني درسوا لبرهندك بروجنامه تركماني حساب دكري اگر لبرتيش حوادث بروجنامه تركماني حساب دكري لبروي تاكا يكم روجنامه بو تايبد بو بتركمان زيغ لزماني تركماني بە زمانی تر نەنووسراوە و ئەو کاتێککە حەوادیث دەرسوو لە ناوچەکەدا جگە لە ڕۆژنامەگەری تورکمانی هیچ ڕۆژنامەیەشتر دەرنەچووە لە کەرکووک با بڵین لەو شوێنەدا. ئازادیا ڕۆژنامەوانی مەدیایی لە هەرێما کوردستانی وەکە ڕۆژنامەوانێک دچ ئاستیدا بەتایبەت بۆ تورکمەنە خۆی ئێمە ئەوی تورکمانی بەسەر چەند قۆناغێکدا دابەش بووینە بەڕاستی یەکەمیان پێش ئەوەی جەنگی جیهانی یەکەم دواتر دوای جەنگی جیهانی یەکەم هەتاوەکو بەهاری 91 لە پاش 91 هەتاوەکو ئێستاکە بەڕاستی لە پاش 91 تاوەکو ئێستاکە چەرخی زێڕینی ڕۆژنامەگەری تورکمانی بۆ هەتاوەکو 2014 لە پاش 2014 دوای ئەو کێشە دارایی و ئابووریەی کە تووشی هەرێمی کوردستان بووە ڕۆژنامەگەری تورکمانی هەندێک پاشەکشەی پیا کردووە بەڵام وەکو ئازادی ڕۆژنامەگەری ئێمە چەندین کەناڵمان هەیە چەندین رادیۆمان هەیە بە ئازادانە بیرڕای خۆمان دەردەبڕین. هەفئاوای کوردان تورکمەنژی ji sala 1946 باوارم 56 حتا sala 91 jî li ser destê behsiya helbet paraxû ji hovîtiya Daişê jî dît rûbirûyî çendîn komkujiyan hatine. Aya rojnamegeriya Turkmenî kariye bibîte ziman halê vê zulm û stema li Turkmenan hevawayê Kurdan li Iraqê li wan hatiye kirin? Bi diڵنیاییەوە êsa li hewadiث çendîn nûser û rojnamenûsî Kurdî hebû nûsiyan nûsîwe li hewadiث. لە گشت ڕۆژنامە و گۆڤارەکانی تورکمانیدا کوردەکان توانیویانە ئەو کاتێک کە با بڵین بە زمانی تورکمانی ڕۆژنامە نەبوو بێ لێرکانە بڵاویان نەکرد بێتەوە بە دڵنیاییەوە توانیویانە لە ڕۆژنامەوانە تورکمانیەکان لە ڕۆژنامە تورکمانیەکاندا بابەتەکانی خۆیان بڵاو بکەنەوە جگە لەمە زۆربەی کات ڕۆژنامە نووسە تورکمانیەکانیش پاڵپشتی و پشتگیری لە زۆربەی دۆزەکانی کورد دەکەن هەندێک حالت لە کوردەکان زیاتر پشتگیریمان لە کوردەکان کردووە ئێمە هەموو جار باز دەکەم ئێستاکە لە هەرێمی کوردستاندا ئەوەندەی دژایەتی هەرێمی کوردستان دەکرێت لەلایەن هەندێک ڕۆژنامەگەری کوردی و دژایەتی هەرێمی کوردستان دەکرێت بەڵام هیچ ڕۆژنامەوانێکی تورکمانی هیچ ڕۆژنامە نووسێکی پێکهاتەکان دژایەتی هیچ حکومەتێکی هەرێمیان نەکردووە و بە هیچ کاتێکیش ئەمە حکومەت یارێن بە پاڵپشتی نێتەوە پێکهاتەکانی خۆمان دەزانین. بڕیارە دادگەها فیدرال وەکە ڕۆژنامەوان بوو نەهێلانە کورسیان پێکهاتەیە هیچ چاوت بینن؟ من ئەوەندەی دەڵێم نەمانی کورسی کۆتا هیچ کاریگەریەکی لەسەر پێکهاتەیەک نابێ وەکو تورکمان ئێمە وەکو نەتەوەی تورکمان کۆتامان هەبێ یان نەبێ ئێمە هەر لەو ناوچەیەین و ئەو ناوچەیە بە زێری باو باپیرانی خۆمان دەزانین بەڵام نەمانی کورسی کۆتا لێدانە لەو پێکەوە ژیانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە لێدانە لەو پێکەوە ژیانی کە لە هەولێردا هەیە بە تایبەتی لێدانە لەو پێکەوە ژیانی کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆتە سمبولی پێکەوە ژیان لە ناوچەکەدا پێکهاتەکان لە ناویاندا تورکمان ڕێگا دەدەن ئەو ئارمانجە بپێکێ بە دڵنیاییەوە نەخێر ئێمەش ئەگەر ڕێگا بدەین من دڵنیام لەوەی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز ئەگەر لە ئایندەدا ئینشاڵڵا دەبێتەوە سەرۆکی حکوومەتی هەرێم دڵنیا بە ئەگەر پەرلەمانتاریشمان نەبێ بە چەندین وەزارەت و چەندین بەڕێوەبەرایەتی گشتی تەعویزی ئەوەیە دەکەن کە ئیلا دەبێ نوێنەریایەتی پێکهاتەکان لە حکوومەت و لەو ناوچەیەدا بوونی هەبێ وڵاتێکی فکر تێدا ئازاد نەبیت وەکە ئاخ ئازاد نابیتن لێ سنوورداریە ئازادیە هین چاوات بینن یانجی ئازادیە ڕۆژنامەگەری لە کوردستانی هین چاوات بینن وەکو ئەمە وەکو تورکمان بەڕاستی من
لەسەر ئازادیەک بابەت دەکەم دەمێ باسی شتێک بکەم ئازادی ئەوە نییە من بەڕاستی سوکایەتی بە کەسی بەرامبەر بکەم ئازادی ئەوە نییە سنووری خۆم ببەزێنم ئازادی ئەوەی هەتاوەکو سنووری خۆم بزانم ئێمە جیاوازی لە نێوان ئازادی و سوکایەتیکردن نازانین بەداخەوە ئەوڕۆکە ئازادی بۆتە هۆیەک سوکایەتی بە کەسی بەرامبەر بکرێت کە ئەمەش بەڕاستی پێشەری مافەکانی مرۆڤە نەک ئازادی ئازادی ئەوڕۆکە من لێرکانەمە و لە کەناڵ 24 کەناڵێکی کوردیە کەناڵێکی کوردستانیە من ناڵم کەناڵی کوردیە کەناڵێکی کوردستانی و بە تورکمانی پێشوازیم لێکرا و بە تورکمانی قسەی خۆم کردو باسی ئەوەی تورکمان دەکەم ینی ئازادی ئەوە نەبێت چییە چیتر تورکمانەکان جگەلەوەی بە تورکمانی قسە دەکەن کوردیش دەزانن عەرەبیش دەزانن ئێوە لە هەولێر تێکەڵیەکی زۆر هەیە لەگەڵ کوردەکان زۆربەی جار من بەخۆم لەگەڵ کوردەکان ئێوە جیان ناکەمەوە ئێوە ئەوە چۆن دەبینن ئەوە ئەو پێکەوە ژیانەی هەولێرێکەوەی کە پێشتر باسم کرد ئەوە تێکدانی ئەو پێکەوە ژیانێ بەڵام دڵنیا بن ئەو خەونەیان بەبێ نایەتە ئامانجی ناپێکێ ئێمە وەکو پێکهاتەکان ئەوەی کە باسشت کرد تورکمانەکانی ساوی کە کوردی من با قسان دەکەم هەندێک لەو کوردانەی کە دژایەتی تورکمانەکان دەکەن ناتوانن بەو کوردی من قسان بکەن دڵنیا بە لەوەی ئێمە ئەو ئازادی و ئەو پێکەوە ژیانە و ئەو ئێمە ژن و ژنخوازیمان هەیە ینی هیچ خێزانێک نییە لە هەولێردا چەند زاوایەکی یاخود چەند بووکێکی کورد نەبێ بە پێچەوانەوەش یعنی چەندین خێزانی کورد هەیە زاوایەکانیان یاخود بووکەکانیان تورکمانن ئەمە هیچ کێشێکمان لەو شتەیدا نەبووە بەڵام بە ئامانج چەند ساڵێکە کار لەسەرەوە دەکەن بەڵام دڵنیابن خەیاڵیان خاوە تورکمانەکان ئازادن لە کوردستان بەڵێ ئازادن بەڵێ ئازادیمان تا ئەو کاتەیە کە خۆمان یەکگر بین هەندێک جار پەرتەوازەیی خۆمان دڵنیا دەکەینەوە مەسەن ناتوانین ئامانجەکانی خۆمان بپێکین کە ئامانجەکانمان نەپێکا دەڵێن ئازاد نینە بەڵام ئازادی ئێمە زۆرە هەتاوەکو یەکگرین بەڵام کە یەکگر نەبووین بەڕاستی ئامانجەکانیشمان ناپێکێ هەندێک لایەنی سیاسیش کە ئامانجەکەی نەپێکا لەبەر پەرتەوازەیی خۆیان دەڵێن ئازادینە بەڵام بە دڵنیایەوە لەم ڕۆژەدا پەیامتان چییە بۆ تورکمانەکان پەیامم یەکگری و یەکگرتوویە لە هەمان کاتدا بتوانین ئێمە لە قۆناغی داهاتوودا کە بەڕاستی کێشەیەکی زۆر لەسەر پێکهاتەکان هەیە فۆکسێکی زۆریان خستۆتە سەر پێکهاتەکان بە تایبەتی لەو ئەوەی پەرلەمانیدا کورسی کۆتاکانی پەرلەمانیدا ئێمە دەبێ ببینە چقلی چاوی دوژمن کە بتوانین وا بکەین بە کارەکانمان کە ئەوان نەتوان ئامانجەکانیان بپێکن و هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستاکە چۆن بۆتە سمبولی پێکەوەژیان لە ناوچەکەدا بۆ داهاتوو بۆ چەندین ساڵی دیکەش ببێتە سمبولی پێکەوەژیان لە ناوچەکەدا هێژە ئەحمەد سەید یعقوب چاڵکڤان و ڕۆژنەمەڤان چۆک مەمنون oldum. Spas, teşekkür ederim.